پشتی دیڤداچۆنێنên ئارتی لەسەر دزەپێکردنە پرسیارên تاقیکردنên پۆلا 12 ئامادەیی وەزارەتا پەروەردە ڕاگەهاندنێک بڵاو کرد و ئاماژە بە گرتن و دوورخستنە چەندین ڕێڤەبەرên هۆڵ و چاودێر و خوێندەکاران کرد. وەزارەتا پەروەردە ئاماژە بە vەیەکێ کرد دوو ڕێڤەبەرên هۆڵ و ئالیکارên وی لە سنوورێ گەرمیان هاتینە دەستە سەرکردن و لە سنوورێ ڕانیەژی ڕێڤەبەرێک و ئالیکارێوی و نەکەسێندن هاتینە گرتن و نەهادەژی لە ئاسایی شارانیە هاتنە دەستە سەرکردن. هەفدەم لە سنوورێ پارێزگەیەن هەولێر و سلێمانیە 15 کەس هاتینە دەستە سەرکردن و پرۆپاگەندە بۆ یەکێ کریە بۆ دەستکەتن و فرۆتنە پرسیارên تاقیکردان و بازرگانیکردن بە پرسیاران وە. لە هەولێرێژی 5 ڕێڤەبەرên هۆڵان و ئالیکارên وێ هاتنە لادان و لە سەنتەرێ باژارێ هەولێرێژی ڕێڤەبەرێکی هۆڵ و دوو چاودێر هاتینە دەستە سەرکردن بە سەدەماوەیەکێک و دەمژمێر نەهی سپێدێ بە موبایلێ وێنەیە پرسیارên تاقیکردان گرتیە داک و بشینن دەرڤە دەمەکیدا لە گۆڕی ڕێنمایان نابە موبایل بچەنەڤە هۆڵان. داخویانیەکێژیدا بۆیەنارتی ڕێڤەبەراتیە گشتیە پەروەردەیە سلێمانیە پشڕاست کردیەک و حاڵەتێن دزیکردنە پرسیاران دوانەیە کوردیدا هەبوویە لێ بە گوتن ئاوان ئەو حاڵەت کێم بوویە و کێمترین کەس مفاژێ دیتیە. ڕانیە شکێک هەیە لەوەی کە پرسیارەکان بەغەڵەت هەڵبسرابێ و لەوێەوە تەسەڕوبی کردوێ لەبەرەوەی هەندێک پەیوەندی تەلەفۆنی ئەوانەمان دەستکەوتووە کە کۆمەڵی خەڵک تێوەگلاون هەتا هەندێک حاڵت هەیە ساخت تەکسی و سیارە و خەڵکیتیا لە دەرەوە دەن و ئەوەی بەپی وردبینیکردنی با بڵێن ئەو زەرفانی پرسیارەکانی کە ئەو بەڕێوبەر و با بڵێن یاری دەزرەکەی ئەمانە شتیان لەسەرە کە لەوێەوە پرسیارەکان دەرهێنداوێت پێش ئەوەی لە هۆڵا کرابێتەوە لەبەر ئەوانە ئێمە داوامان لەسەر قەید کردوون و ئەمڕۆ دەست بەسەر کراون لە ڕانیە وەنەوە کەسەکەی تر لە دەرەوەی پەروەردەواتە خەڵکێک کە کاسپی کردووە لەوانەیە لەوێەوە پرسیارەکانیان لە شوێنی کەوەژوت بێت. لە گۆڕی ڕاگەاندنا وەزارەتا پەروەردە بە گشتی لە سنوورێ پارێزگەیەن هەولێر و سلێمانیە و ئیدارەیە گەرمیان و ڕاپەڕین 21 ڕێڤەبەرên هۆڵان هاتینە لادان و لیژنەیە ڤەکۆڵینێ لەسەروان هاتیە پێکانین. وەزارەتا پەروەردە ئاماژە vەیەکێژی کرد هەژمارەکە کەرەستە و ئامرازێن وەکە بلوتوز و موبایل و ئامێرێن دنیێن غەشکردنێ دەست بەسەردا هاتیەگرتن و بە سەدەماوان زێدەتر ژە 25 خوێندکار تاقیکردان هاتینە دوورخستن. هەفدەم دیڤداچۆنێن یاسایی بۆ وان کەسانژی تێکردن و بازرگانی بە ئامرازێن غەشکردنێ دکەن. ئەو ڕاگەهاندنا وەزارەتا پەروەردە پشتی وەیەکێتێ چەند ڕۆژێن بوریدا کەناڵێن ئارتی چوارچۆڤێ ئەرکێ خۆی ڕۆژنامەوانی و بە پشتگرێدان بە چەندین بەڵگەیەن دزی پێکردنێ و بەڵافبوونە بەرسڤێن پرسیارên تاقیکردنا کوردی بۆ پۆلا 12 بنەڕەتی بەڵاف کریە. ئەڤە ژی نەڕازیبوونا خوێندەکاران و وڵاتیان لپەی خۆیانی و لە تۆڕێن جواکیژی دەنگڤەدانێن بەرفرە ژێ چێبوون.